گرنگیدانی ئەرستۆ بە مۆزۆی بەخێتە لە خۆیەوە نییە. تەمەنە مۆزوع دواتریش سەر هەڵدەداتەوە لە ناو زانستە. ئەویش مۆزۆ دواتر مۆزوعەکە دەبێتەوەی کە ئایا ئەم گەردوونە بەڕێکە و دروست بۆ یا بەڕێکە و دروست نەبوو. هەموو تەسەورانی ئێستا تەبان کە هەیە باسی ئەو هەینە دەکەن کە شتەکانە لە خۆیانەوە دروستین و هەر لە خۆیانەوە هاتوون. ئەمانە هەیە ئەم لە خۆوە هاتنە ئەرستۆ دەرکی پێ کردووە و ناوێتە ناو باسەوە و بە وردی باسی کردووە کە ئەمە لە پێوە هاتووە و فکرەکە چۆنە. تەمانە و لەگەڵەوەی مۆزۆی ڕێکەوتی شتێکی تر دێنێتە ناو باسەوە ویش مۆزۆی بەختە. تەمان بەخت مۆزوعەکەی تر لە عیلمی تەبیعەت دەردەکات چونکە ئینسانێک ئەگەر نەبێ مەبەستێک نەبێ بەخت وجودی نییە. یعنی ئەم